بینەرانی عزیزی کەناڵی هیوا ئەم کاتتان باش سڵاو و خۆشەویستیم بۆ هەمولایەک من گۆنا سعید لەگەڵتانم بۆ گفتوگویەکی تری لایف لە کەناڵی هیواوە. ئازیزان هەروەکو ئەزانن کەناڵی هیوا گرنگیەکی تایبەتی هەمیشە داوە بە هەوڵدان بۆ گفتوگۆکردن و شیکاری سەبارەت بە بارودۆخی ئابووری و سیاسی لە هەرێمی کوردستان. لە بەرنامەکانی پێشوا باسمان لە ئەزمە و کێشەکانی پەیوەندی لە نێوان هەرێمی کوردستان و بەغا کرد، باسمان لە پەیوەندی لە نێوان سیاست و بابڵینکایی سیاسی و دام و دەستگای ئابووری لە هەرێمی کوردستانە کرد و چەندین بابەتی تر. لە بەردەوامی ئەم تەوەرەیە پێمان خۆش بوو بەرنامەی ئەمڕۆمان لە دەوری کایەکی تری ئابووری چەقبەستوو بێ کە ئەویش مەسەلەی قەرزە. دەسەڵاتداران لە هەرێمی کوردستان بە خەڵکی ڕائەگەێنن بەردەوام کە ئەوان قەرزارن، قەرزێکی زۆریان لەسەرە کە مەزەندە ئەکرێ بە چەندەها ملیار دۆلار. ئەوەندەی کە ئێمە باڵین لە هەواڵەکانەوە بیست بێتمان پێشتر 28 ملیار دۆلار بوو، ئێستا لە هەندێک کەسی ترەوە وا باسەکرێت کە 25 ملیار بینەرانی خۆشەویست دووبارە بمان بورن بۆ ئەو با بڵێن قەتعا کە کەوتە بەرنامەکەوە. وەکو پێشتر ئاماژم بۆ کرد بەرنامەی ئەمڕۆمان تایبەتە بێ بە قەرزەکان کە دەسەڵات لە هەرێمی کوردستان باسی ئەکا. بۆ ئەوەش میوانی ئەمڕۆی بەرنامەم دکتۆر ئومێد قەرەداخیە کە توێژەر و مامۆستای زانکۆیە لە زانکۆی سلێمانی. کاک ئومێد زۆر سوپاس دەکەم بۆ ئامادەبوون و بۆی کات پێبەخشین بۆ بەشداریکردن لە بابەتی ئەمڕۆی بەرنامەکەمان. زۆر سپاس بۆ ئێوە و سڵاو لە بەڕێست و لە بینەرانیش. هیوادارم بتوانین شرۆفەیەکی باش و زانستی سەبارەت بۆ پرسە بکەین. هیوادارم هەروە بێت. من سەرەتا ئەمێ زۆر بە سادەی لەیەوە دەست پێ بکەم کاک ئومێد کە ئەوەی دەسەڵاتی هەرێمی کوردستان بۆچی قەرزارە و قەرزاری کێیە؟ ئەگەر تێڕوانینی تۆ لەو بارەیەوە بزانین. بەڵێ دیارە هەرێمی کوردستان دەسەڵاتی هەرێمی هەڵبەتە هەرێمی کوردستانی عێراق لە دوای پرۆسی ئازادیەوە مەبلەغێکی ئەجگار گەورە لە داهات و پارە هاتوتە ناو هەرێمی کوردستانەوە کە بەپێی ئەو تەخمینانەی ئەکرێت لە دەوروبەری 120 ملیار دۆلار زیاتر هاتوتە ناو هەرێمی کوردستانەوە. بە قەنەعەتی من ئەسلی مشکلی اقتصادی لە هەرێمی کوردستان دوو نقطەی سەرەکیە کە ئەتوانین بە ئوردی لەسەر ڕابۆسین. نقطە یەکەمیان بریتیە لە سیاسەتی سەربەخۆی ئابووری لە هەرێمی کوردستانە کە لە 2014ەوە بەڕەسمی فرۆشتنی سەربەخۆی نەوت لە هەرێمی کوردستانە دەستی پێکرد و ئەم فرۆشتنی سەربەخۆی نەوتە دوجار ناونرایە سیاسەتی سەربەخۆی ئابووری. کاتێککە ئەم سیاسەتە لە هەرێمی کوردستان جێبەجێ کرا مشکلێکی اقتصادی گەورە لە بینی هەرێم و بەغایە دروست بوو و ئەم مشکلەیە سەدی کێشار بۆ بڕینی بودجەی هەرێمی کوردستان لەلایەن بەغداوە. لە حقیقەتە سیاسەتی سەربەخۆی ئابووری محکومە بە کۆمەڵێک کێشەی ئەساسی. یەکەمیان قەرزارە و قەرزاری کێیە؟ ئەگەر تێڕوانینی تۆ لەو بارەیەوە بزانین. داوای لێبوردنەکە نازانم کێشە چییە لە بەشی
دواوەی تەکنیکەوە ببوورە فەرموو مامۆستا ببوورە ئەگەر مۆڵەت بدەیت لە دواوە نازانم چییە بەڵام لەوە چێ ئێستا ئاسایی بێ فەرموو هەرێمی کوردستان لە سیاسەتی سەربەخۆی ئابووریە تووشی کۆمەڵێ مەشاکلی زۆر گەورە بۆتەوە یەکەمیانەوەیە کە ئەو گرێبەستە نەوتیانەی کە کراون کۆمەڵێک گرێبەستن لە بەرژەوەندی ئابووری هەرێمی کوردستانیە بەڵکو لە بەرژەوەندی ئەو کۆمپانیانەیە کە گرێبەستە نەوتەکانە لەگەڵا کراوە بە شێوەیەکی گشتی بەشێکی بەرچاوی ئەو گرێبەستانە دەچێتە خانەی گرێبەستی مشارەکەەوە یا عقودی مشارەکە عقودی مشارەکە و عقودەیە کە دەوروبەری لە سەدا 40 فرۆشتنی داهات ئەچێت بۆ کۆمپانیەکان و ئەم عقودانە عادەتەن لەو چڵگە نەوتیانە ئەکرێ کە ئەگەری بەرەمهێنانی نەوتایە ئەگەرێکی ضعیفە و کۆمپانیای بەرەمهێنەرکار لەسەرواکە کە پارێکی زۆر خەرجەکە و ئەگەری ئەوە هەیە ئەو پارەی بۆ نەگەڕێتەوە بۆیە بە عقودی مشارەکە بەشدارێکە بەڵام کێڵگە نەوتەکانی هەرێمی کوردستانی عێراق بە ئەندازەیەکی ئێجگار زۆر زمانی دەرهێنانی نەوتەیە ئەسڵەن کۆمەڵی جێرگایە هەر نەوتەکەی تیا بۆ بەس دەرهێنان و کۆمەڵە ئیشی تەکنیکی ماوە بەڵام بە عقودی مشارەکە کارەکان کردو ئەمە بەشێکی زۆر لەمانە چۆتە دەرەوە بۆ ناو سامانی فرۆشتی نەوتەکە چۆتە دەستی کۆمپانیەکانەوە دووهەمینیان بەشێک لەم نەوتانە بە شێوەی پێشوەخت فرۆشراوە یعنی بۆ نمونەهی ئەم ساڵ نەوتی ساڵانی پێشوو فرۆشراوە ساڵانی داهاتوو فرۆشراوە ئەمەش لە پێنا ئەوەی بڕێک پارەی زیاتر بێتە دەست هەرێمی کوردستان و ئەمە دیسانەوە وای کردووە لە ساڵانی دواترا هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانێکی اقتصادی قورس ببێتەوە نقطەیەکی تر فرۆشتنی بۆ لێنەوتەکانی هەرێمی کوردستانە یعنی ئەمە حاڵەتێکی ئەگجار ناواسە و دەگمەنە وڵاتێک هەبێ بۆری نەوتی وڵاتەکەی خۆی بفرۆشێ بە وڵاتێکی تر هەرێمی کوردستان بۆ لێنەوتەکانی خۆی کە بۆ خۆی لەسەر خاکی خۆی دروستی کردووە فرۆشتوتی بۆ کۆمپانیا ڕوسیەکان و ناچارە بەرامبەر بەو فرۆشتنە هەموو مانگێک 120 ملیۆن دینار 120 ملیۆن دلار بدا بەو کۆمپانیا ڕوسیانە ئەمە لە کاتێکە حکوومەتی هەرێم لە ساتی فرۆشتنەکە لە دەوروبەری 2.3 یا ڕقمێکی نزیک لەوە ملیار دلاری وەرگرتووە ئەو پارەی وەرگیراوە لە کۆمەڵێک نەفقاتی تەشغیلیا سەرف کراوە ئێستا دەبێ هەموو مانگە ئەو مەبلەغە پارەیە بدات بە کۆمپانیا ڕوسیەکان اینجا کۆمپانیا تورکیەکان بەشدارێکی ئێجگار گەوریان لە بردننی سامانی نەوت و فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستانە هەیە چوەکو بەشداری لە پرۆسی بەرەمهێنانە چوەکو گواستنەوە چوەکو حەقی بە خاکە ڕۆشتنی ناو خاکی تورکیایە چەند ڕێکەیەکەوە ئەم داهاتە نەوتی ئەجێتە ناو خەزانەی دەوڵەتی تورکیەوە ئەو راپۆرتەی دیلۆت بڵاوی کردەوە لە چەند مانگی ڕابردووە کۆمەڵێک نقاتی سەرنجڕاکێشی تابوو یەکێک لەو نقاتانە ئەوە بووکە حکوومەتی هەرێم لە چەند مانگێکە نەوتی بەزەرەر فرۆشتووە یعنی داهاتی نەوت کەمتر بۆ لە سەفر ئەی بەناقص بۆ هەرێمی کوردستانی عێراق هاتوێتەوە ئەو نەوتەی فرۆشتۆتی بەشی خەرجەکانی کۆمپانیا تورکیەکان و کۆمپانیای ڕوسی و کۆمپانیەکانی بەرهەمهێنانی نەکردو و هەرێمی کوردستان بەدەست بەتاڵی هاتوێتەوە و مانەکانی دواتریش بە نسبەتێکی کەم لەم نەوتە هاتوێتە ئارەوە ئەمە نقطەی یەکەم کە سەبەبێکی گەورەی ئەو قەرزاریە کە ئێستا لە هەرێمی کوردستانەیە نقطەی دووهەم کە بۆتە خۆرەیەکی گەورە بۆ ناو ئابووری هەرێمی کوردستانی عێراق بریتیە لەوەی کە گەندەڵی مۆخی ئابووری هەرێمی کوردستانی خواردووە گەندەڵی بە چەندین فۆرموو بە شێوەیەکی بەربڵاوی سیستماتیزەکردن چۆتە ناو خانەکانی هەرێمی کوردستانی عێراقەوە ئەمە کێشەیەکی استراتیژی زۆر گەورەیە یعنی تۆ تەسەوور کە دەست بۆ هەریەکێک لەو سێکتەرانە ئەبەی بە ملیۆنەها دۆلار مانگانە ئەچێ بۆ گەندەڵی کە بە شێوەیەکی سیستماتیزەکرا و ڕێکخراوە هیچێک لەوانە بۆ نمونە موچی پلە تایبەتەکان ئەمە فۆرمێکە لە فۆرمەکانی گەندەڵی یا خانەنشینی پلەی تایبەت یعنی ئەمە ئیبداعەکە تەنها کورد ئیبداعی کردووە لە هیچ شوێنێکی سەرم ئەرزانی نییە پەرلەمانتاریە وەزیرێک کە پلەیەکی تایبەتی هەیە 4 ساڵ لە وەزیفەیەکا بێ بۆ مەدە العومر لەناو ئەم سیستەمەیە بمێنێتەوە لە هیچ شوێنێکی دنیایە نییە دانیشتوانێکی 6 ملیۆنی 150 هزار خانەنشینی سەربازی هەبێ بە پلەی لیوا و ئەم هەموو لیوە و عەقید و دار و بەردەی هەبێ ئەم هەموو پلە سەربازی هەبێ ئەمانە کۆمەڵی مشکلی اقتصادی گەوران کە نزیفێکی مالی زەبەلاعی لە هەرێمی کوردستانە دروست کردووە و نەتیجەکەی دروستبوونی ئەو قەرزەیە کە باس کرد زۆر باشە کاگومێت کەوا بێ با لەسەر خاڵی یەکەم بوەستم نەختێ لەسەر مەسەلەی نەوت بەپێی ئەم لێکدانەوانەی بەڕێزت
یەکێ لە هۆکارە هەرە سەرەکیەکانی ئەوەی کە ئەم دەسەڵاتە بە قەرزاری هاتۆتە دەرەوە لە دوای چەندین ساڵ بەرەمهێنانی نەوت و فرۆشتنی نەوت، مەسلەی ئەو جۆرە لە عەقد و شێوەی با بڵێن ڕێکەوتنێتی لەگەڵ کۆمپانیاکانە بۆ لەسەر مەسلەی نەوت. ئەمە دووشت ئەگەێنێ، یەکێکیان ئەوەی کە ئەمێ لە تۆ پرسم بە دڵنیایی حکوومەتی هەرێم یا دەسەڵاتدارانی هەرێم لە نەزانینەوە نییە کە کارێکی وایان کردووە، هەڵبەت کارێکیان بەم جۆرە لە عەقد و دەرهێنانی نەوتە بۆیە وایان کردووە و کە لە نەتیجەیە دەسەڵاتە فۆرماڵەکەیان با بڵێن ڕسمیەکەیان بە قەرزاری لێ هاتوۆتە دەرەوە. بەڵام ئایا بەڕاستی هیچ شتێک دەستکەوتێکمان نەبووە ئێمە لە بەرەمێنانی نەوت؟ ئەمە پرسیارێک یەکسەر هات مێشکمەوە. پرسیاری دووەمیش ئەمەوێ ئەگەر لە دوای ئەمە شتێک بڵێ سەبارەت بەوەی کەوا بێ چوونە سەر و هاتنە خواری نرخی نەوت پەیوەندیەکی ڕاستەوخۆ، کاریگەریەکی ڕاستەوخۆ دائەنێ لەسەر ئەم مەسەلەیە، لەسەر قوڵکردنەوەی ئەم قەیرانە یاخود نازانم ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان باشتری کا بە بەرزبوونەوەی نرخی نەوت، بەڵام نرخی نەوت کاریگەریەکی ڕاستەوخۆیە لەسەر مەسەلەی قەرز لە هەرێمی کوردستانە. بەڵێ لە حقیقەتە هیچ گومانێک لەوەدا نییە ئونسوری سەرەکی لە پرسی نەوتە لە ئەنجامدانی ئەو گرێبەستانە بریتی نییە لە نەزانین، بەڵکو بریتە لە پێشەوەندی پێشوەختی حیزبی و خێزانی کە ڕۆلی سەرەکی هەبووە لە جۆری ئەو گرێبەستانەیە. چونکە بەلایانی کەمەوە لاوەی کە پێی دەگوتێ لە هەرێمی کوردستانە پێی دەگوتێت شیرینی نەوت یان شیرینی گرێبەستە نەوتەکان لە دەوروبەری 4 بۆ 6 ملیار دلار شیرینی گرێبەستە نەوتەکان وەرگیراوە. ئەم شیرینیە بریتە لەو پارەیەی کە کۆمپانیایەک مزدەقەن ئەیدا بە هەرێمی کوردستان بەرامبەر بە وەرگرتنی کارکردن لە ناو چۆڵگەیەکی نەوتیە. ئەم پارەیە خۆ بەخۆڕایی نایدە بە هەرێمی کوردستان، دواتر ئەم پارەیە لە فرۆشتنی نەوت بەرەمەیانێتەوە. پێشتر ئەم پارەکەی وەرگرتووە و پارەکە نەچۆتە خەزیانی گشتیەوە، پارەکە بۆ بەرژەوەندی گشتی و بۆ خزمەتی گشتی بەکار نەهاتوە، بەڵکو ئەم پارەیە بۆ ئەجەندای تەسەڵوتی بەکار هاتووە، بۆ هەشمونی سیاسی بەکار هاتووە، بۆ کڕینی وجدان و دەنگ لە هەرێمی کوردستانە بەکار هاتووە، بۆ کڕینی ئینتیما بەکار هاتووە. کۆی هەموو ئەمانە خەڵکی کوردستان باجەکەی داوە کە بینیمان باجەکەی بریتە لەوەی کە لە هەرێمی کوردستانە ئەو دۆخە بەو شێوەیە ئەو قەرزارێ دروست بوو. بەڵێ سەبارەت بەوەی کە دابەزین و سەرکەوتنی نرخی نەوت ڕاستەوخۆ چ کاریگەریەک لەسەر ئەم مەسەلەیەدانێ؟ ئایا قەرزەکان کەمەکاتەوە ئەگەر نرخی نەوت بەرز بێتەوە یاخۆت هەروەکو خۆی ئەمێنێتەوە ئەم مۆتەکەی ئێستا بەسەر سەری خەڵکەوە ڕایان گرتووە مەسەن کە بە مەسەلەن پاساوە هێننەوە بۆ نەبوونی موچە، پاساوە هێننەوە بۆ نەبوونی خزمەت گوزاریەکان، بۆ نەبوونی کار بۆ خەڵکی بێکار، بۆ نەبوونی پرۆژەی با بڵین ئەو پرۆژانەی کە کار دروستەکە، کار بەرهەمهێنێ لە کوردستانە. هەموو پاساوەکان باڵین بەشێکی زۆری ئەوەیە کە ئەم دەسەڵاتە قەرزارە و تەنانەت بەشێک لە موچەی خەڵک ئەگرێتەوە ئەی بڕێ پاشەکەوتێکە. هەموو ئەم پاساوانە بە بیانووی ئەوەی کە بە تایبەت لە دەورانی ئێستەیە من بۆیە ئەمە لەسەرم خاڵە بۆستم مەسەلەن لەگەڵ هاتنی پەتای کۆرۆنا و دابەزینی نرخی نەوت و ئەمانە ئەم ئەزمەیە قورسترە کاتەوە بەسەر ژیان و گوزەرانی خەڵکەوە بە دەرەجەی یەکەم. پێم خۆشە تێڕوانینت لەو بارەیەوە واتە پەیوەندی نێوان نرخی نەوت لەگەڵ ئەم ئەزمەیە لەگەڵ ئەم کێشەی کە لەسەر مەسەلەی قەرزاری هەمانە. لە حقیقەتە بەرزبوونەوەی نرخی نەوت بە شێوەیەکی ڕێژەیی کار لە زیادبوونی داهاتی هەرێمی کوردستانەکە، نەک بە شێوەیەکی تەواو یان بە هەمان ئەو ڕێژەیەی نەوت لە بازاری نێودەوڵەتیە بەرزێ بێتەوە بە هەمان ڕێژە ئاسی داهاتی هەرێمی کوردستان زیاد ناکە و خۆشگوزرانی لە هەرێمی کوردستانە بەدینایەت لەبەر دوو هۆکاری سەرەکی. هۆکار یەکەمیان ئەوەیە کە هەرێمی کوردستان سەرەڕای هەموو ئەو گرێبەستە خراپانە، سەرەڕای هەموو ئەو شێوە مامەڵەکردنەی کە بەشێکی بەرچاو لە داهاتەکەی دەچێت بە کۆمپانیەکانی دەرەوە نەوت بە هەرزانتر ئەفرۆشێ بەراورد بەوەی کە وڵاتێکی وەکو عێراق یان وڵاتێکی خاوەن سیادە ئەیفرۆشێ. لە هەرێمی کوردستان ئەوتێن نەوت بە دەوروبەری $10 تا $11 نەوت کەمتر لە بازارەکانی جیهانە ئەفرۆشتێ. ئەمە نقطەیەکە کەواکە هەرێمی کوردستان بە شێوەیەکی کەمتر سودمەند بێت لەو بەرزبوونەوەی نەوت. دووهەم نقطە ئەوەیە لە هەرێمی کوردستان باج و خەراجێکی ئەجگار زۆر بەسەر خەڵاتیان ئاسەپێنراوە.
ئەمە کارەساتێکی ئێجگار گەورەیە لە سیستەمی ئابووریە، یعنی لە هەموو دنیاە سیستەمی ئابووری کاتێک کە باج ئەسەپێنرێ باج وەکو وەسیلەیەکی اقتصادیە، باج تەنها بۆ داهات نییە بۆ حکومەت و لە نەفقاتی تەشغیل یا سەرفیگا، باج کۆمەڵێک ئەهدافی اجتماعی ئەهدافی اقتصادی لە پشتەوەی وەکو وەسیلەیەکی اقتصادی بەکارهێنرێ. یعنی کاتێک باج زۆرە بێت لە حاڵەتێکە کە تەڵەبی هاوڵاتیان زۆر بێ، واتە پارە لە دەستی هاوڵاتیانە زۆر بێ و خواستی گشتی بەرز بێتەوە بۆ ئەوی تەزەخم ڕوونەیە حکومت پەنا بۆ سیاسەتی باج بە بۆی بە ئیمتیساسی بەشێک لەو پارەیە بکە کە لە بەردەستیانەیە. حکومەتی ئێمەیە خەڵک موچەی نییە، خەڵک پارەی نییە، خەڵک گوسترانی لە بەردەستانە لەگەڵەوەشە باج زیاکە وەستە بە باجەوەی باجی عقاراتە، باجی سەر شمەکە، باجی سەر ئۆتۆمبیل و وەسیلەکانی گواستنەوەی هەمووی چەند بەرامبەر زیایی کردووە. هەموو ئەمانە کولفێ لەسەر ژیانی هاوڵاتی سەرڕای سیستەمی موچەکە تا ئەم دقەیەش بە لێبڕینەوەدا باش دەکرێت، لەبەرەوە سەرڕای هەموو ئەو بەرزبوونەوەانە گۆڕانکارێکی گەورە لە ئاستی بژێوی خەڵکی کوردستانە ڕوونادا، بەڵام لە هەمان کاتا بە شێوەیەکی ڕێژەی کاریگەری دەبێت، چکە حکوومەت پێشتر ئەگە گریمانە ئەوەی بکەین بە $30 نەوتی فرۆشتبێ، ئێستا لە بازاری دەولیە نەوت گەشتە $65 ئەعلانێکە حکوومەت هێرمی کوردستان دەتوانێت لەسەر و $50 بیفرۆشێ. ئەمە ڕێژەی داهاتی هەرێم زیاکەوە دەستکراوەکەی زیاترە بێ بۆ دابشکردنی موچە، بەڵام وەکوتم ئەمە محکومە بە کۆمەڵێک گیرروگرفتی اقتصادیتر لە هەرێمی کوردستان کە بە هەمان ئەندازە ناتوانێت سوود لەوە وەرگێت. باشە کاگومێت من ئەم لە بەشی دووەمی با بڵین کە وەڵامی پرسیاری سەرەکیەکە دامەوە کە ئێمە بۆچی قەرزارین، کە باست لە مەسەلەی گەندەڵی کرد، باست لە مەسەلەی ئەو ژمارە بێشمارە لەوەی کە ئەم پارێ چۆن بەکار هاتووە بۆ ڕاکێشانی وەلای سیاسی، بۆ زیادکردنی ئەوەی کە پێی ئەڵێن موچەی بندیوار، ئەو خەڵکانەی کە با بڵین لە پێناومانەوە و دەنگدان و کارکردنیان بۆ هەردوو حیزب بەتایبەت بۆ هەردوو حیزب و حیزبەکانی تری نێودەسەڵات ئەم پارێ لەما زۆر سەرف بووە. لە لایەکی تریش خەڵکێک کە کارەکە وەکو مامۆستایان، وەکو بەشی و کەرتی تەندروستی، وەکو کرێکارانی شوێنە جۆرا و جۆرەکان، وەکو کرێکارانی بەلەدیە، ئەمانە کە کارەکەن و دەمێ ساڵە ئەمانە هەر لەسەر ڕاهاتون کە بەو موچەیە بەو با بڵین بەو داهاتە ئەژین کە پێش ئەمانیش لە دەوڵەتی پێشووی با بڵین حکوومەتیان وەرگرتو ئێستش هەروەرێگرن، خەڵک ساڵ بە ساڵ لەگەڵ ئەم دەسەڵاتە هەژارتر بووە، موچەکەی چەند ساڵێکی زۆر کەمی لێ دەرچێت بەرەو خراپتر ڕۆیشتووە، لێ ئەبڕێ، دەرماڵەکانی کەمەکرێتەوە و ئەوەی کە با بڵین هیچ جۆرە گەشەکردنیکی ئابووری لە هەرێمی کوردستانە بۆنە لەو بارەوە کە کار دروست بکا بۆ گەنجان کە بتوانێت بژانەوەی ئابووری لە دەرەوەی سێکتەری نەوتیابێ نییە. کەچی لە لایەکی تر من ئەمە ئەلێرەوە ئەمە پرسم، لە لایەکی تر ئێمە بەردەوام پێمانەوترێتەوە کە کوردستان چەندین ملیۆنەری تیا دروست بووە، ببوورە چەند هەزار ملیۆنەرێکی تیا دروست بووە، کوردستان چەندە دانە ملیاردێری تیا دروست بووە، واتە خەڵکێک هەیە سەرمایی کەڵەکە کردووە و ئەزانین هەمومان ئەم خەڵکە ئەوانن کە خاوەنی کۆمپانیاکەن، ئەوانن کە لە بەشی سەرەوەی حیزب دەسەڵاتدارەکانن و سەرمایەکی بێشوماریان کەڵەکە کردووە لە 15 بەتایبەت لە 15 ساڵی ڕابردووە، بەتایبەت لە 2003 بەدواوە. ڕاستە ئەمە کە ئەم سەرمایە کەڵەکە بووە یعنی لەلایەکە و خەڵک بەرەو هەژارتر ڕۆیشتووە، لەلایەکی شەوە چینێک یا بەشێک نخبەیەک لەم کۆمەلگایە بووە بە ملیاردێر و بە ملیۆنێر. لێرایە ئیتر ڕاستی و دروستی ئەم قەرزە یاخود شێوەی چۆنڵی سەپانەوەی ئەم قەرزە بەرپرسیارکردنی خەڵک لێی کە لەسەر ژیان و گوزەرانی خەڵک بێ مانایەکی نییە. بۆچی ئەم سەرمایە کەڵەکە بووە بەکار ناهێنن بۆ ئەوەی ئەم قەرزانەی لێبنەوە یاخود هەرێمی کوردستان لە ژێر باری ئەم ئەزمە ئابووری ئێستا بەرنە دەرەوانێ هۆکار چییە؟ بەڵێ لە حەقیقەتە زیادبوونی نسبەتی ملیاردەرەکان و ملیۆنەرەکان لە هەرێمی کوردستانە لە هیچ مەرحەلەیەکی ئابووری کوردستانە بەرهەمی گەشەی ئابووری هەرێمی کوردستانی عێراق نەبووە، بەرهەمی بژانەوەی سێکتەری ئابووری، بەرهەمی بەهێزبوونی ژێرخانی ئابووری، بەرهەمی پێشکەوتنی پەیوەندەکانی بەرهەمێنان و وەسایلی ئینتاژ نەبوو لە هەرێمی کوردستانی عێراق، بەڵکو بەرهەمی فرۆشتنی داهاتی نەوت بۆ لە بازاڕەکانی دەرەوەیە کە
ئاستێکی بەرز لە داهات بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق گەڕاوەتەوە بە تایبەتی لە ڕۆژگارێکدا نرخی بەرمیلێک دەوت لە بازاری دەولیا گەشت بووە $120. من بەپێی توێژینەوەی کە کردومە لەسەر اقتصادیاتی نەوتی کۆمەلگا نەوتیەکان و لە ناویشانە هەرێمی کوردستانی عێراق وەک نمونە بەرزترین ڕێژەی داهاتی ناوخۆی لە هەرێمی کوردستان لە پێکهێنانی GDP لە پێکهێنانی کۆی داهاتی نیشتیمانی لە هەرێمی کوردستان ساڵی 2009 بووە کە هەموو بەرهەمە نەوتیەکان بە هەموو سێکتەرەکانیەوە بە کوشتتوکاڵەوە بە پیشەسازیەوە بە گەشت و گوزارەوە بە هەموو سێکتەرەکانەوە بەشداریان دەوروبەری لە 6 بووە. هەموو ئابووری هەرێمی کوردستان بە نسبەتی لە 6 بەشداری کردووە و داهاتی نەوت بە تەنها خۆی بە نسبەتی لە 94 بەشداری لە پێکهێنانی داهاتی ئەڵمانیا کردووە. ئەمە ئەوەمان پێڵێک کە تۆ لە وڵاتێکە هیچ جۆرە سەنعەتێکت نییە، هیچ جۆرە ئینتاجێکی مەحەللیت نییە، ئەم هەموو ملیارەرێکی خێرە کۆبۆتەوە. ئەی تۆ تەسەوور کە بەپێی ئەو تەوقیتەی کە من ئەو کاتە توێژینەوەکەم تیا کردووە لە هەرێمی کوردستانە مەسەلەن عەدەدی ملیارێر لە شارێکی وەکو منتیقەیەکی وەکو هەرێمی کوردستان کە 3 محافەزەیە لەسەر و $20 ملیار 20 کەسی ملیارێرەوەیە لە کاتێک ئەم وڵاتێکی وەکو یابانان نییە کە سێهەم قووەتی تەکنۆلۆژی گەورەیە لە دنیاە، لە وڵاتێکی وەکو فەڕەنسایانیە کە وڵاتێکی اقتصادی گەورەی ئەوروپایە، تەنانەت لە وڵاتێکی وەکو سعودیەشانە لە هەموو سعودیان 9 ملیارێتیایە. لەکوێرە هەرێمی کوردستان بۆ بەخاوەنی 20 ملیارێر لە کاتێکە ئاستی ئینتاژ لە هەرێمی کوردستانە کەمترە لە 6 یعنی لە 90 وەکارەکەی ئەمەی خوارد ئارزی بەڕێست و بینەرانشی دەکەم. لە حقیقەتە کوردستانی عێراق هەرێمێکە ئەوەی کە اقتصادداسێکی ئەمریکی باس لە ئابووری نەوتیەکە ئەو باس لە سعودیە دەکات، بەڵام ئەکری ئەم تێزی ئەو بۆ کوردستانیش بەکاربێن. ئەویش دەورانی یەکەم و دووهەمی سەرمایەیە لە ناو ئابووری نەوتیە. لە دەورانی یەکەمی سەرمایە بریتە لە فرۆشتنی نەوت لە ناو بازاری دەولیا کە ئەم بازارات تەڵەبێکی زۆری لەسەرا و داهاتێکی زۆر ئەگەڕێتەوە. ئەم داهاتەوە گوتم بەرهەمی ماندووبوون نییە، بەرهەمی ئینتاژی مەحەللی نییە، بەرهەمی زیادبوونی هێزی کار و قوتی بەرهەمهێنان نییە، بەرهەمی باج و سیستمێکی پێشکەوتووی عەدالەتانەی باج نییە، بەڵکو بەرهەمێک دێ ئەفرۆشی و هیچ ماندوو نەبووت و پارێکی ئێجگار زۆر هاتووە دەست. ئەم پارەیە لە دەورەی دووەمی سەرمایە بەدەستی ئەو کەسانە ئەکەوێت کە لە بازنەی یەکەم و دووهەمی دەسەڵاتان کە خۆی لە کۆمەڵێ کۆمپانیای لە نزیک دەسەڵاتەوە ئەبینێتەوە، ئەوانەی کە ملیارێرن و ئەو عەدەدە گەورەی ملیارێریان پێچێناوە لە ڕاستیدا هەمان ئەم کۆمپانیانن کە بازنەی یەکەم و دووهەمی سیستمی دەسەڵاتن لە هەرێمی کوردستانە. ئەمە بریتیە لە مشکلە گەورەکە لە هەرێمی کوردستانە. ئەم کۆمپانیانە تا ئێستا باجیان نەداوە، یعنی پێت سیر نەبێ باج لە هاوڵاتیی ئاسایی وەرئەگرێت کە پارچەیەک زەوی نیشتەجێبوونی خۆی هەیە، هیچ نییە، ینی ئەم پارچەیەک زەوی کڕیوە بۆ نیشتەجێبوونی خۆی، بۆ بزنسی نەخریوە، شوێنی تجاری نییە، دینارێکی لێ دەست ناکەوێت، بای $1 ئەمریکی خەدەماتی پێشکەش نەکردووە حکوومەتی هەرێمی کوردستان، بەڵام باجی لەسەرە، بەڵام کۆمپانیایە کە سەروەتەکەی ملیارها دۆلارە هیچ باشگیری ناسەنێ. ملیارەکان وەکو ئاسیا وەکو کۆڕاک وەکو ئەوە قەیوان کە ئەوانە سەرەوت و سامانیان لە ملیار دۆلارە کۆمپانیا گەورەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستن لە ڕووی قووەتی ئابووری و باش نەدەنە حکوومەتی هەرێمی کوردستان. بۆیە ئەمە شەگەرێتەوە کوتم بۆ دەورانی دووهەمی سەرمایە کە ئەم کۆمپانیانە بەشێکن لە ناو بازنەی سیستمی سیاسی خۆی و سودمەندی پلەی یەکەمی ئەو سیستەمە خۆین. لەبەر ئەمەیەکە لە هەرێمی کوردستان سەرەڕای ملیارەر زۆرە، بەڵام چینێکی هەژارێکی کۆمەڵاتی ئێجگار زۆرش لە کۆمەلگای هەیە. بەڵێ زۆر باشە، بەڵام سەرباری ئەمە مەسەلەن ئەوەی کە ئەم ملیاردێر و ملیۆنێرانە پارەیان کەڵەکە کردووە، سەرمایان کەڵەکە کردووە، ئایا ئەم کەڵەکەی سەرمایە پێویستی بەوە نییە یاخۆت لەلایەکەوە بۆ نمونە دەوڵەتێکی تر شوێنێکی تر بە نمونە وەرگری کاتێ نوخبەیەک یاخۆت چینی دەسەڵاتدار کەڵەکەی سەرمایە ئەکا ئەچێ ئەمە ئەخاتەوە کار لە نێو کۆمەلگایە. بۆ نمونە لە شوێنێکی وەکو چزانم وڵاتی سعودیەت باس کردۆ بە نمونە وەنیا ئەم سەرمایی کە کەڵەکەی ئەکەن ئەگەر بیخەنەوە کار هەم کار بۆ خەڵک دروستەکەن لەو کۆمەلگایە، هەم جۆرێک لە بژانەوەی اقتصادی دروستە بێ. ئەم سەرمایە بۆ کۆ ڕۆیشتووە لەکوێیە؟
خۆ ناکرێ هەر بڵین مەسەلەن ئێمە کاتێک کە تۆ باز لە ملیاردێر و ئەمانەکەی حتمما بە ژمارە ئەبێ لە شوێنێکا بێ ئەم پارانە یاخود ئەم مینانە هەنێک گەڵێ لە ژێر زەمینەکایە و هەنێک گەڵێ لە ئەوروپا مەسەلەن دانا و ئەمانە من پرسیارەکەم ئەوەیە کە بۆچی ئەم چینی دەسەڵاتدارە وەکو هەموو چینێکی تری سەرمایەداری وڵاتانی تر نایەتەوە ئەم سەرمایی لەناو کوردستانە بخاتەوە گەڕ کاری پێ دروستکا بۆ گەنجان چوزانم کارگەی پێ دروستکە پرۆژەی جۆراوجۆری پێ دروستکە کە خەڵک بتوانێ لە پاڵیا کاری هەبێ یاخود وەسیلەیەکی بۆ ژیان و بژێوی خۆی هەبێت هۆکار ئەمە جارە پێش هەموو شتێک ینی عقلی سەرمایه‌داری لە هەرێمی کوردستانە نەگەشتۆتە ئەوەی کە بەشی زۆری سەرمایەکانیان لە پرۆژەی نیشتیمانی و لە کۆمەڵێک پرۆژەیە بخەنە گەر کە دەوری هەبێت لە بژانەوەی ئابووری هەرێمی کوردستانە بەڵکو چاویان هەمیشە لەوەیە کە بزنسێک بکەن بە کاتێکی کەم زۆرترین پارە بگەڕێتەوە دەستیان ئەمە یەکێکە لە خەتەرەکان لەناو سیستمی ئابووریە دایانەوەیە تۆ ئەگەر سەرنج بدەیت لە هەرێمی کوردستانە پارە لە دوو بزنسی سەرەکیە خراوەتە گارەکەمیان کەتی خانوبەرەیە دووهەمیان بزنسی بواری کۆمونیکیشن و ئەوانەیە لە دوای نەوتەوە لەو دوو بزنس زیاد بەگەڕ خراوە ئەم دوو بزنسە هەردووچیان ڕاستەوخۆ داهاتێکی ئێجگار گەورە و زەبەلاق بۆ هەرێمی کوردستان بۆ خاوەن سەرمایەکە ئەجێڕنەوە لە کاتێکی کەمە يعني یەکێک لەو بزنسانی کە داهاتێکی خەیاڵی لێ دەسەکەوێ بریتێ لە کەتی خانوبەرە لە قتاعی عقارات يعني مقاطعەیەک زەوی وەرەگرێت بە کولفەیەکی زۆر زۆر ڕەمزی کە شایانی باس نییە بۆ نمونە پارچەیەک زەوی مەتی بە دۆلارێک بە $2 لە کاتێکە لەو شوێنەیە نرخی پارچەیەک زەوی بە هەزاران دۆلارە سعرێکی ئەجگار خەیاڵی هەیە تێچوونی یەکەیەکی نیشتەجێبوون لە چەند دەفتەر دۆلارێک ئەگەر بە زمانی بازاری کوردستان قسە بکەین تێناپەڕێ بەڵام بە 4 بەرابەر نرخی ئەوە ئەفرۆشێتەوە من لەسەر هەموومانە ڕقەمم لایە لە کاتی خۆیدا ئیشم کردووەم هەر بالمناسبە کوشینەوەکی ترم هەیە لەسەر مشکلەی سەکەن لە هەرێمی کوردستانە و دەوری کەرتی تایبەت لە چارەسەرکردنیە لەو مەسەلەیە عین کە ئەو داتا و زانیارانم لە بەردەستە تحلیل یەکەمە گەم ئەو نەتیجەیە کە لە هەرێمی کوردستان قتاعی خانوبەرە بۆیە بەشێکی زۆری ڕاسمالەکان دەستیان بۆ بردووە قانزاجێکی لە ڕادەبدەری هەیە لە ماوەیەکی قیاسی محدودە دەیکاتە ملیۆنێر بەبێ ئەوەی کە هیچ ڕقابەیەکی حکومی لەسەر ئەمە هەبێ بەبێ ئەوەی پێی بوترێک کاکی وەبەرهێن کە تۆ پارچەیەک زەویت بەخۆڕایی وەرگتۆ لەلایەن دەستی وەبەرهێنانەوە بۆ ئەوە نییە ببی بە ملیارەر بۆ ئەوەیە کە مشکلەی سەکەن لە شارەکەتا حەل بکەیت بۆ ئەوەیە کە مشکلی کرێتی حەل بکەیت بۆ ئەوەیە کە کۆمەڵێک ئاژار ناتوان خاوەن یەکێکی نیشتەجێبوون بن ئەم کەشەی پێ چارەسەرکەی نەک لەسەرەوەی کە ڤێلا و کۆمەڵێک ئەپارتمانی گرانبەها دروستکەی بۆ تەبەقەی شێڕق دیاریکراوە لە کۆمەلگایە کە دەتوانن بە نرخێکی ئەجگار بەرز بیکڕن ئەمە لەبەرەوە بە بڕوای من هەمیشە سەرمایه‌دارەکانی کوردستان بەشی هەر زۆریان عین تاکوتەرای لە دەرچێبینیان لەوە کردوتەوە ئەو پرۆژەیە جێبەجێکەن لە کەمترین کاتە زۆرتری قازات ئەجینا وەرە سەریکە هیچ ماقۆنیە لە هەرێمی کوردستانە تۆ پیشەسازی لە چ ئاستەکەی ئەتوانی چی دروستکەیت بۆ نمونە بازارەکانی هەرێمی کوردستان بگەڕێ بزانە ئینتاجکردنی کەلوپەلە سناعەکان چنە لە هەرێمی کوردستانەوە دێن بزانە ئەو پێداویستیانی کە کاکە لە کوشتتوکاڵی شایانی نەگەر تەنها لەوانەیە ئەمە پێمان ئەڵێ ئەمانە نایانێت ئەم بوونیە تەحتیە پێشخەن وەرە کارگەی گەورەی مەسانعدا بمەسێنە کە خەڵکیشی زۆر بکەوێتەوە سەرکار کارگەی چۆڵگەی گەورەی کوشتتوکاڵی کە لە دنیاە تەصنیع ئەکرێواتە بە پیشەسازیکردنی کەتی کوشتتوکاڵ ئەنجام بە بزانە ئاسی داهاتی کوشتتوکاڵ چەندێک دەبێت چۆن دەتوانانی تەسویقی بۆ بکەیت لە کاتێک ئەمانە هیچی ناکرێت طبعا ئەمە نیشانەی ئەوەیە کە حکوومەت چاودێرنێ بەسەریانەوە و کەرەستەکانی بەدەستی خۆی وەکو سیاسی مالی و ئەوانە بەگەڕ ناخا بۆ ئەوەی کە ئەم نەهاوتاییە چینایەتی لە کوردستانە کەم کاتەوە کە بە بڕوای من ئەم فەجۆ چینایەتی لە کوردستانە ئەم نەهاوتاییە چینایەتی لە کوردستانە ڕۆژ بە ڕۆژ ئەم فەجۆیە گەورابی ئەم بۆشایە فراوانە بێت زۆر چاکە بینەرانی ئازیز ناوبڕێک وەرەگرین دێنەوە لاتان بۆ بەردەوامی لەسەر ئەم گفتوگۆیەمان لەگەڵ مامۆستا ئومێد قەرەداخی
ببورن توێژەر و لێکۆڵەر و مامۆستای زانکۆ کە لەگەڵمانە بۆ قسە و باز لەسەر کێشەی قەرزی دەسەڵاتی هەرێم و ئاسەوارەکانی بەسەر ژیان و گوزرانی خەڵکەوە لەگەڵمان بن دێنەوەلاتان بۆ بەشی دووەمی بەرنامەکە. سڵاوتان لێبێ ئازیزان، دووبارە لەگەڵتانین لەگەڵ میوانی بەڕێزی بەرنامە مامۆستا ئومێد قەرەداخی. دەمەوێ لەم بەشەیە بڕۆینە سەر ئەوەی کە کاریگەری ئەم ئەزمەیە ئەم قەیرانە بەسەر ژیان و گوزرانی خەڵکەوە هەموو ڕۆژێ خەڵک باجەکەی ئەدا ئەیبینێت، جگە لەوەی کە بێموچەیی ئەبینێ، هەژاریەکی زۆر زۆر بڵاو بۆتەوە، بێکاریەکی زۆر بە دڵنیایی لە ساڵی ڕابردووە بەهۆی پەتای کۆرۆناوە ئەم بارودۆخە بە دەیان جار خراپتر بوو لە جاران لە بەرامبەر دەسەڵاتێک کە بەڕاستی یەک لەسەر هەزاری ئەو کارانەی نەکرد کە وڵاتکە حکوومەتی وڵاتانی تر کردیان بۆ فریاکەوتنی خەڵک، بۆ یارمەتیدانیان لەوەی کە لەگەڵ ئەم بارودۆخەی پەتای کۆرۆنایە لە بابڵین بتوان ژیانیان بەڕێ بکەن. ینی خەڵک واز لێهێنراک بۆ خۆی چی بەسەریە بەسەری بێ لە ناو بازاڕە، بێکارە بێ، بێکاسپیە بێ، موچەی نابێ، هەموو ئەوانە جگە لەوەی کە مەسەلەن کەرتەکانی خوێندن، کەرتەکانی تەندروستی، خزمەت گوزاریەکان، کارەبا، ئاو ئەمانە بە شێوەیەکی زۆر خراپ کاریگەریان باڵین کاریگەری ئەم ئەزمە ئابووریە و ئەم قەرزانە با بڵین قەرزەی دەسەڵاتێرێن بەسەریانەوە دیارە. واتە کاریگەری خراپ و ئاسەوارەکانی لەسەر ژیان و با بڵین شانی خەڵک ئەبینین لە ئێستایە. پرسیاری من مامۆستا ئومێد بۆ ئەوەیە کە ئایا ئەمە هەرمێنێتەوە بەرەو داهاتوو؟ داهاتوومان لە چییە چێ؟ بۆ نەبوونەوەکانی داهاتوومان کاتێ هەرێمی کوردستان سەرباری ئەوەی کە خەریکی فرۆشتنی نەوتە و خەریکی بەرهەمهێنانی نەوتە، لەو لایشەوە ڕۆژ بە ڕۆژ قەرزەکەی ئەگەر بەرەو خراپتر نەڕۆیشت بێ، بەرەو باشتر نەچۆ و ژیان و گوزرانی خەڵک بەرەو خراپترەچێ. من حەزەکەم زان پێشبینیتەوە یاخۆ تێڕوانینی تۆ بۆ ئایندەی ئەمە چییە لە 10 ساڵی ترا، لە 15 ترا، طبعاً بە فەرزی ئەوەی کە ئەم با بڵین بارودۆخە سیاسی ئێستا بەردەوام بێ وەکو خۆی بمێنێتەوانێ. بەڵێ بە بڕوای من ئایندەی ئابووری هەرێمی کوردستان پەیوەستە بە بوونی ئیرادەی سیاسی لە ناوخۆی هەرێمی کوردستان بۆ پەرپاکردنی چاکسازیی ئابووری. ئەگەر لە ناوخۆی هەرێمی کوردستاندا ئیرادەیەکی سیاسی بەهێز بۆ بەرپاکردنی چاکسازیەکی اقتصادی هەمەلایەنە نەبێ، بە دڵنیایەوە ئایندە لە ئێستا باشتر نابێت. ئەمە باوەڕی منە، بەڵکو پێم وایە ڕۆژ بە ڕۆژ خراپتر بێت لەبەرەوەی کە ئەم بوونی اقتصادی لە هەرێمی کوردستانە هەڵتەکیوە، خەڵک لە دۆخێکی ئێجگار خراپەیە، هەژارێکی ئێجگار کوشنده هەیە، سیستەمێکی باجی نەعادیلانە هەیە. ئەوەی کە پێویستە هەرێمی کوردستان بیکە کە وەکووتم پێش هەموو شتێک پێویستی بە ئیرادەیەکی سیاسی هەیە. نقطەی یەکەمیان کە پێویستە بیکە ئەوەیە کە بتوانێت بە شێوەیەکی پتە و ڕادیکاڵانە ڕوبەڕووی دیاردەی گەندەڵی بێتەوە لە هەرێمی کوردستانە، چونکە گەندەڵی نقطەیەکە مۆخی ئابووری هەرێمی کوردستانی خواردووە. بەبێ بنەبڕکردنی گەندەڵی، بەبێ بنەبڕکردنی ئەو سەرچاوانەی کە بەفی ڕۆدانی سامانی نیشتیمانی تێدایە مەحاڵە بتوانرێت هیچ جۆرێک لە جۆرەکانی باشکردنی گوزەرانی خەڵک و باشکردنی سیستەمی ئابووری لە هەرێمی کوردستانە پەیڕۆ بکرێت. ئەوە نقطە یەک. نقطەی دووهەم بریتیە لە ڕێخستنەوەی سیستەمی باج لە هەموو دنیاە، هیچێکە لەوانەی کە
دەورێکی ئێجگار گەورەی هەیە بەوەی کە بتوانێت ئابوورێکی بەهێز دروست بکات و بتوانێت ئابوووریەکی پێشکەوتوو بدەێت باش جێکێکە لە وەسیلەکانی دووبارە دابەشکردنەوەی سامانی نیشتیمانی. بەڵام چه ئومێدێک یعنی بەم دەسەڵاتی ئێستا مەسەلەن ئێمە بینیمان خۆ پیشاندانەکانی حەڤەی شوباتمان بینی کە دوێنێ و پێرێ یادکرانەوە حەوڵی خەڵک با بڵێن ئۆپۆزیسیۆن بوونی بزوتنەوەی گۆڕان کە هەڵایەکی زۆری نایەوە دوای خۆی ڕۆشتەوە بوو بە بەشێک لەم دەسەڵاتە بوو بەشێک لەم سیستەما یعنی بەڕاستی ئایا چه ئومێدێک هەیە بە چاکسازی لە ژێردەسی دەسەڵاتێکا کە ئەوە دوێنێ و پێرێ بینیمان جگە لەوەی کە خەڵکی هەژار و نەدار کردووە جگە لەوەی کە کەرتی گشتی پەرتەوازە کردو و خەریکە هەمووی ئەبێتە ئەخاتە ژێردەسی کۆمپانیا تایبەتەکان لەلایەکی ترەوە خەریکە بەردەوام دەست بۆ سەرکوتی ئازادیەکانە بە سەرکوتی ناڕزایەتی و خۆپیشاندان و هەر جۆرە معارەزەیەک ئەکا لەم کۆمەلگایە. یعنی ئەو چاکسازیە کاگومێت لەکوێیە ئەبینێ ئومێدەکەی بۆ خەڵکی کوردستان باسەکەم من بڕوان بەهەوەی هەیە کە ئەگەر خەڵک ئیرادە بگرێ بتوانن گۆڕانکاری گەورە دروست بکەن بەڵام لە ئێستاە ئەوەی کە لە بەردەسایە وەکو ئەڵێن ئەوەی کە لەسەر قاپەکەی ئەیبینین ئەو ئومێدەی تیا نابینرێ بەوەی لە دەسەڵاتایە و بەوەی کە لە قەوسە ئایڵێم خۆی بە معارەزەی ئەم دەسەڵاتە ئەبینێ لە ئێستاە نازام تێڕوانینی ئێوە چیە لەو بارەوە. من پێم وایە هیچ بزوتنەوەیکی سیاسی لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە نادۆزیتەوە بە ئاسانی و تەنها لە ژێر خواستی ئازادانی خۆیان کۆمەڵێک هەنگاو بنێ دەسەڵاتی دارایی خۆی دەسەڵاتی سیاسی خۆی بەکەسک بکە و ئەم هەژمونی خۆی لەناو کۆمەلگایەکەم بکاتەوە بەڵام کاتێکە واقعێکی سیاسی تازە دێتە پێشەوە دۆخێکی هەلومەرجێکی ئابووری کۆمەڵایەتی نوێ دێتە پێشەوە ئەو کاتە لە ژێر زەختی ئەو بارودۆخەیە ناچار دەبێ پێداچوونەوە بەخۆیان بکە لە هەرێمی کوردستان ڕاست و ڕوون ئەوەیە لە سەر لێواری لە ناوچوونە قەواری سیاسی هەرێمی کوردستان لە بەردەم تهدیدێکی گەورایە چونکە ئەم هەرێمە نەئابووریەکی هەیە شانی ئەوە بێ لەسەر پێی خۆی ڕابوەسێت لەگەڵ بچووکترین قەیرانە نەسوپایەکی نیشتیمانی هەیە بتوانێت بەرامبەر بە هیچ دوژمنێک بەرگری بکە نە سیستەمێکی سیاسی دادپەروەری هێشانی ئەوە بێ ئینسان ڕێزی لێ بگرێت و دەوڵەتان و وڵاتانی دنیا بەڕێزەوە سەیری بکەن لەبارەدۆخێکی لەم شێوەیە ئەم هەرێمە کەوتوتە گێژاوی ڕوخان و قیادی کوردیش و سەرکردایەتی سیاسی کورد و قیاداتی پارتی ویکێتیش بەتایبەت پارتی کە حکومڕانی پلەیەکە لە کوردستانە ئەم ڕاشتی باشە زانێ ئەگەر ئەو ئیسلاح سیاسیە نەکرێت ئەگەر ئەو چاکسازیە نەکرێت باوەڕم وایە سەری قواری سیاسی هەرێمی کوردستان دەخوا ئەمڕۆ ناسبەی ئەم قوارەیە کۆتایی دێ چکە بیرمانە چی ئەم قوارەیە دوژمنی کەم نییە لە ناو بەخا و وەسەتی عێراق و جنوبی عێراق شەفێنیزمێکی گەورەی قەومی مەزەبی هەیە خۆخۆیانە ئەم دۆخە بە تەواتی لە کورد تێک بدەن لە وڵاتانی هەرێمایەتیە بە هەمان شێوە بە ئەنواع وەسایل خوازیاری لێدانی ئەو قوارەیان کاتێک کە تۆ ئەمەندە بۆشایی دەبێ ئەم قوارەیە بەسەر پێی خۆی ڕاناوەستێ ئەوانش ئەوە باش دەزانن بۆیە ئەگەری ئەوە هەیە کە لەژێر تەسیری ئەم بارودۆخەیە کۆمەڵی ئیسلاحات بن ئەمە یەک دوو لەگەڵ بوونی ئەم ئەگەرەشە من بە دڵنیاییەوە ناڵێم ئیسلاحاتەکەن بە ئومێد و گەشتبوونیەکی زۆرەوە ناڕۆن و مۆزوعەکە ئێمە تەجروبەی 30 ساڵی ڕابردووی حکومڕانی ئەم کوردستانمان هەیە بەتایبەت لە مەسەلەی سیاسەتی سەربەخۆی ئابووریەوە ئێمە نەمان بینیوە بە ئیرادێکی سیاسی بەهێزەوە ئەم چاکسازیە بکەن نەمان بینیوە بۆ نمونە هەنگاوێکی شیا و هەندێک لەحظەی دیاریکراوی حکومڕانی نەبێت کەم ئەم هەنگاوە نراوەکە لە بەرژەوەندی خەڵک بێت لەبەرەوە من بە گەشتبینی و لەم مەسەلەیە نادوەڕم و مژدەی گەورە بە خەڵک نادەم بەڵام بۆ تەحلیلی ئایندا من ناچارم سیناریۆ دابنێم و بنەما ئەگەر دابنێم لە ڕاستیدا تحلیلی ئایندا ئینسان ناتوانێت بە مطلقی لەسەر ئایندا قسە بکە چونکە ئایندا محکومە بە هەموو ئەو ئەگەرانە و ئەو زەمینە واقعانەی کە لە ئێستا هەیە بۆی ئینسان کەمێک زانستی لەسەر ئایندا قسە بکە دەبێ حساب بۆ هەموو ئەو ئەگەر و ئەو پێدراوە واقعانە بکەی کە ئێستا لە بەدەستایە بەدڵنیایی وایە ئەمەوێ تۆزێ بچینەوە سەر مەسەلەی قەرز بەتایبەت ئەمەوێ مامۆستا پرسیار لەسەر لە ئەو کێشەیی کە چەندێک بوو لەوانەیە مانگی دوو مانگ لەو پێش بوو لەسەر ئەو قەرزەی کە بڕیارە بدرێ بە عێراق پێم خۆش بوو لەو بارەیەوە پرسیارێک لێ بکەم
ئایا بارودۆخەکە لەو بارەیەوە بەچی گەیشتووە؟ ئایا بەشی هەرێم ئێن لەو قەرزە؟ خۆی لە ڕاستیدا بە بڕوای منەوە قەرزێکی زاهیرێکی خراپە. خەری بوو بڵێم مەرجەکانی چین ئەگەر بەشی هەرێم بن چ مەرجێگە خەنە سەرمانوە چ ماڵوێرانەیەکی زیاتر هێنێ بۆ خەڵکی کوردستان. من بەڕاستی لەگەڵتام پێم خۆشە باسیەوەمان بۆ بکەین. بەڵێ ئەلبەتە ئەو قەرزە قرزی خارجی کە حکوومەتی عێراق وەی دەگرێت بە شێوەیەکی گشتی پەرلەمانی عێراق موافقەتی کردووە لەسەر وەرگرتنی 2.1 ملیار دلار لە دەرەوە. ئەم قەرزە ڕاستەوخۆ بەبێ مرج بە عێراق نادرێت نەک بە تەنها بە هەرێمی کوردستان. یەکەم مەرجی ئەوەیە کە ئەم قەرزانە حکوومەت دەست هەڵبگرێ لە کەمکردنەوەی خدماتی حکومی یا دعمی حکومی بۆ خدماتی اجتماعی. چونکە بانکی نێودەوڵەتی لەگەڵ ئەوەیە کە خەرجەکانی حکوومەت بۆ سێکتەرە جیاوازەکان کەم بکرێتەوە وردەوردا بەرەو خەسخەسە بڕوە. یعنی بۆ نمونە دعمی حکوومەت بۆ شتێکی وەکو بنزین و سوتەمەنی. بانکی نێودەوڵەتی بەتوندی دژیەوەی عێراق دعمی بنزینەکە بە نرخێکی هەرزانتر ئەخاتە بازارەوە بۆی هاوڵاتی دەستی کرێت. لەجێ تەسیری ئەمەیە حکوومەتی عێراقی ناشار نرخی نەوت و نرخی بنزین بەرزکاتەوە. ئەمە قورسایی لەسەر ژیانی هاوڵاتیان دەستەکات. دووەمیان دعمی حکوومەت بۆ خدماتی کارەبا و خدماتی ئەو کە دوو خدماتی بنشینێن و هەموو هاوڵاتێک بەکارێنێ و دەوردە عێراق دعمی حکومی بۆ ئەم دوو سێکتەرە کەمەکاتەوە و بارقورسی و بەرگرانی بۆ هاوڵاتیان دروستە بێت. لەسەر هەموو ئەمانەوە ئەم پارەیەوەرەی 10 ملیار دلار ئەگەر ئەم پارەیە تەنها بۆ نەفقاتی تەشغیلی سەرف بکرێواتە بۆ موچە و بۆ بەڕێکردنی کاروباری وەزارەتەکان بێ ئەمە کارەساتێکی گەورەیە کە بە ظاهری بۆ ئەوە خەرجەکرێ لە ئەسڵا مەفروزە ئەو پارەیە کە بە قەرز وەرئەگیرێ بدرێ بە بواری ئیسیسماری بۆ ئەوەی لە ساڵانی داهاتووە بەقەت ئەم قەرزەی کە وەرەگرتووە ئیسیسمان و گەشەی اقتصادی وڵاتەکە بگرێتەوە. تۆ لە کاتێکە مەشارەی ئیسیسماریت نییە لە عێراقا مەشارەی ئیسیسماری زۆر مەحدودە و ئەم نسبەتە توانە پیشەسازی لە عێراق و هەرێمی کوردستان هەیە بەشی ئەوە نییە بەقەت بارستایی قورسایی ئەو قەرزە کاکەوێتە شانی عێراق بتوانێت ئیسیسمار بکە و سەر لە نوێ ئەملەی سەعبە بۆ عێراق بهێنێتەوە لە ڕێکی تەصدیری خارجیەوە. کە تۆ نەتوانێت ئەمە بکەیت ئەم قەرزە دەبێتە بەرگرانێکی زۆر سەرەڕای مەرجەکانی سندوقی نەقدی دەولی کای سەپێنێ بەسەر هەر وڵاتەکە کە بەشێک لە مەرجەکانم باس کرد. ئەم مەرجە بۆ وڵاتێکی خاوەنسیادی وەکو عێراق ڕاست بێ وا بێ بۆ هەرێمی کوردستان چۆن بێ بەدڵنیایە بۆ هەرێمی کوردستان یەکێکە لەوانەی کە مشکلەی گەورەی اقتصادی لێکەوێتەوە هەم ئەو پارەیە بە ناگاتە دەست هەرێمی کوردستان چونکە ئێمە بینیمان لە پەرلەمانی عێراق قانونی قەرزتیە پڕی بەبێ ئەوەی هیچ پشکێکی هەرێمی کوردستانی تیابێ و ئەو پشکە کە بردار لای ئەسلی خوا لە سەدا 12 ئەوەندەیە مەرجدار کراوە کە بەوەی هەرێمی کوردستان نەوتەکەی تەسلیم بکە. هەرێمی کوردستان نیوەی داهاتی ناوخۆیی و نیوەی داهاتی خاڵستنوورەکان تەسلیم بکە کە بێگومان ئەوەش خۆ دەزانی ئەوە لە چەند ساڵم فاوەزاتە لەسەر ئەو مەسلەیە تەسلیمی ناکە هەرێمی کوردستان. ئەمە سەرنجامەکاتە ئەوەی کە کورد سوودمەند نەبێت لەو قەرزە بەڵام کورد لە هەموو بەرگرانەکان کە بەسەر عێراقایە زەرمەند دەبێت. بەڵێ بەدڵنیایی جا ئەم قسەی تۆ کاگومێت هەر ئەوە ئەسەلمێنێ کە خەڵک بەگشتی ئومێدێکی چۆڵی چەواشەی هەیە بەوەی کە بۆ نمونە شوێنێکی وەک ئەمریکا یا هێزەکانی دەرەوە یا نەتەوەیە گرتوەکان ئەمانە ئەتوانێت فریادڕەسی بێە چۆڵی کاریگەری هەبێ لەسەر حکوومەتێکی وەک عێراق یا دەسەڵاتێکی وەک هەرێمی کوردستان کە چاکسازی لە بارودۆخ و ژیانی خەڵکا بکات. چونکە ڕێک ئەوەی کە ئێوە باستان کرد بانکی نێودەوڵەتی بۆ ئەوەی قەرزێک بات بە دەوڵەتێکی وەک عێراق کە نسبەتی هەژاری و نەداری و یعنی نەهامەتیەکانی کە بەسەر ئینسان هاتووە زۆر بەرزە کەچی مەرجەکەی ئەوەیە کە نابێت دەوڵەت خەریکی ئەوە بیمە کۆمەڵایەتیەکان بە خزمەتگوزاری پێشکەش بە خەڵک بکە بەنزین هەرزانکە یا خودکارە بە هەرزانکە. من لە بیرمە تقریبا وابزام لەوانەیە ئێوەش حتمما هەر ئاگدارن 4 ساڵی لەو پێش وابزام لە 2016 حەڤە بوو هەر بانکی نێودەوڵەتی بوو راپۆرتێکی بۆ هەرێمی کوردستان دروست کرد کە تایە یەکێ لە ڕێنوێنیەکانیان بۆ حکوومەتی هەرێم بڕینی موچە بوو.
حتمما ئەوان مەسەلەن بە شێوەیەکی جوانتر ئێڵێن ناڵێن بڕینی موچە بەڵام ئەڵێن کەمکردنەوەی خەرجیەکانی کەرتی گشتی کە ئەوەش کەرتی تەندروستی و کەرتی خوێندن و ئەو با بڵین کەرتی خزمەت گوزارەکان نەگرێتەوە کە بۆ نمونە یەکێ لە ڕێنمایەکانی بانکی نێودەوڵەتی بوو کە بۆ حکوومەتەکەی ئەو کاتەی نەچیرەڤان بەرزانی کە کەمکردنەوە تەنانەت دوای ساڵێ لە هەڵسەنگاندنی ئەو راپۆرتە یاخود پرۆگرێز یاخود چوونە پێشی ئەو راپۆرتە وتیان کە حکوومەتی هەرێمی کوردستان هینی کردوین چۆڵێ حەپەسانووینی ئەوەنە بە سەریعی ئەم کارەی کردووە کاتێک کە دەستی کرد بە پاشەکەوتی موچە و بڕینی موچە و ئەمانە جامە بەستم ئەوەیە کە خەڵک بەعام ئەبێ لەم تەوەهومە نەجاتی بێ کە پێی وا بێ هێزەکانی دەرەوە یاخود ئەوەی کە خۆیان بە دیموکراتی خواز یا پاراستنی مافی مرۆڤ ئەوانە لە ژێر ئەم ناوانەیە بێن خەڵکی عێراق یا خەڵکی کوردستان ڕزگارکەن لەم نەهامەتیانە لە ڕاستیە ئێمە لە دوای بەتایبەت 2003 و هەم دەسەڵاتی هەرێم هەم دەسەڵاتی عێراق یعنی ئەم نەهامەتیانی کە بەسەر خەڵکی هێناوە لەوانێت تەنها خەڵک خۆی بتوانێت خۆی لێ ڕزگارکە چونکە وردە وردە ئەمان یعنی ئەو قسانەی تۆ کە ئەڵی بۆ نمونە ئێمە هیچ جۆرە بەرهەمهێنانێکمان نییە ئێمە هیچ جۆرە ئیستیسمارێکمان نییە معنای ئەوەیە لە لێ ئێستا و بۆ 10 ساڵی تر سەیریکەی لەم وڵاتە ئیش دروست نابێ بۆ گەنجان لەم وڵاتە بوژانەوەی ئابووری دروست نابێ کە بە هەرێمی کوردستانی شەو باسەکەم لەژێر سایی ئەم دەسەڵاتانە ئومێدێک نییە بەوەی ئێمە بتوانین ئەوەی کە پێی ئەڵێن با بڵێن چاکسازیە ئەوەی کە پێی ئەڵێن باشترکردنی بارودۆخی ژیانی خەڵک و بارودۆخی ژیان و گوزەرانی خەڵک جا خاڵەکەی من لەسەر ئەوەیە کە کەس بەها ناماوانەوە نایە خەڵکی چۆن خەڵکی بەغا پار هاتنە دەرەوە داوای ئەوەیان کرد کە ئەبێ ئەم دەسەڵاتە بگۆڕێ ئەبێ ئەم دەسەڵاتە تائیفیە نەمێنێ وابێ وابێت هەرێمی کوردستانیش لە خەڵک لە کوردستان لەوە ئەچێ شتێکی تری لە بەردەم نەبێ ئەمە نەبێ لە درێژ ماوەیە کە ئەم دەسەڵاتە ناتوانێ ژیان و گوزەرانی خەڵک دابینکەن ناتوانێ بەڕێوەی بەرێ ناتوانێ ئابوووریەکی بەهێزیە بێ ناتوانێ یەکسانی و عەدالەت و ئازادی بۆ خەڵک بەدی بێنێ پێم خۆش بوو تێڕوانینی تۆ لەسەر ئەوانە بزانم دەدەقەیەکمان ماوە تەنها بۆی بڵێم کە ئێمە چەند پرسیارێ هاتووە ئەگەر لە دوای ئەوەی کە بەڕێزت ئەم وەڵامت بەم شتانە یایەوانەیە من هەوڵەیەم چەند پرسیارێکیش وەرگرم بۆی فریا بکەوین جوابی ئەوانەی کە بەشدار بوون لە ڕێگەی کۆمنتەکانەوە بینەوە فەرموو سەبارەت بە سیاسەتی بانکی دەولی و پێدانی قەرز و کۆمەکی دارایی بۆ هەرێم و ئەوانە لە حقیقەتە ئەو بانکە بە شێوەیەکی گشتی حسب فلسفەی اقتصادی سەرمایەداری کارەکە بۆ دەزانی لە ئابووری سەرمایەداریە قسەیەکی مەشهورە ئەڵێ دع يعمل دع يمر يعني لێگەڵێ با بڕوە لێگەڕێ با کار بکە يعني حکومەت تۆ تەداخل لەو جۆرە کارانەیە مەکە بیسپێرە بە سیستەمی ئابووری خۆی ئەوەی کە ئادەم سمیس پێڵێ دەستی شاراوەی لەناو بازارە لێگەڕێ بە ئەوەی کە سیستەمە ئابووریەکە خۆی بڕوە خۆی بجۆڵێ خۆی لەسەر پێبێ خۆی گەشە بکە ئەمان جێمە ئەوەیە کە حکومەت کەمترین دامی هەبێ بۆ سێکتەرەکان یەکێک لەوانەیە کە مەسەن بانکی نێودەوڵەتی لە حەزی لەسەری هەبوو مەسەلەی بوونی بەتاڵی شاراوەیە لە کوردستانە بەتاڵی مقەنەعە کە فەرمانبەرێکی ئەجگار زۆر کە دەڕاستیە قەیانی ئابووری بۆی بەتاڵی مقەنەعەوە نییە ڕاستە بەتاڵی مقەنەعە هەیە بەڵام کێشە لەسەرەوەی تۆ خانەنشینی سەربازیت هەیە 120,000 خانەنشینی سەربازیت هەیە ڕۆژێک پێشمەرگە نەبوون لیواعەکی خانەنشین بوون و پارە وەرەگرن کێشەکە وەیە ژمارەی یەکجار زۆر بندیوانەیە کێشەکە وەیە کە بە دەیان کەس وەزیر نەبوو بە پلەی وەزیر خانەنشینە هەموو پلانی تریش کە هەوایە سوپایەک لە خانەنشینی تایبەت لە هەرێمی کوردستانە ئەمانە بودجێ حکومەتی هەرێم داپۆشێن دائەدۆشێ نەک ئەوەی کە لە هەرێمی کوردستانە بەتاڵی مقۆم لە کاتێکە لە 2014 تا ئێستا دەرگای تەعینەتی هەرێمی کوردستانە نەکراوەتەوە بە معنایەکی تر بڵێم بە مختصر مفید سیاسەتی بانکی دەولی و ئەو کۆمەکانی دارایانی دەرەوە ئەیکەن جێگەی ئومێد نییە بۆ باشبوونی دارخەڵک و هەروەها سیاسەتی وڵاتانیش تەعامل لەگەڵ ئەوە ناکە خەڵکی کوردستان چۆن ئەژی ئەو ڕاستە بە دوای ژیانێکی باشترە ئەگەڕێ
بۆ خەڵکی خۆی نەک بۆ خەڵکی ئێمە نەک بۆ سیستەمی ئێمە ئەوەی کە ئەو تەعاملی لەگەڵ دەکات حەجمی بەرژەوەندەکانی خۆیەتی و ڕادەی پاراستنی ئەو بەرژەوەندیانی خۆیەتی هەرێمی کوردستان پێویستی بە گۆڕانکاریە بەڵام ئەو گۆڕانکاریە چۆن ئەکرێ ئەمە پرسیارەکەی کە زۆر قابلی مناقەشەیە یعنی ئەتوانم بڵێم لە سەرەتای دروستبوونی حکوومەت هەرێمی کوردستان و لە فۆرمە جیاوازەکانی خەباتی مەدەنیەوە تا بزودنەوەی گۆڕان و تا ئەم دقەیەش ئەمە پرسیارە چۆن ئەم سیستەمە بگۆڕێت چۆن خەباتی نەڕەزاتی خەڵک مۆبیلیزە بکرێ بۆ بزودنەوەیکی کۆمەڵایەتی کە قابلی ئەوەی تێدا بێ ناڕەزایی بکرێ ئەم جوملە مەتاتیە ڕێخستنی نەڕەزاتەکانی خەڵک یەکخستنیان و بەباوەڕی من ئەمە پێویستە چارچێوەیەکی کۆنکرێتی بۆ دابڕێ بۆەوەی کە بتوانێت وەڵامێکی دروستی و پرسیارە باتەوە لەسەر ئەرسی واقع بکاتە هێزێک کە بتوانێت کاریگەری هەبێ ئەگەر ئەوە بکرێ بە بڕوای من ڕەنگە بتوانێت چکە هێزی خەڵک هێزی جەماوەری هێزێکی کاریگەرە بەڵام هەلومەرجی کوردستان هەلومەرجێکی جیاوازە بەهەر حاڵەوە مناقەشەیەکی ترە لە دەرفەتێکی ترا دەتوانێت قسە بکەین لەسەرەوە بەڵام ئومێدەوارم لە داهاتوو لانێکم خراپتر نەوێت لە ئێستا ڕاستە من چاوم لەسەر هەندێک لە کۆمنتەکانە وەکو وەعدمانیا بە بچینە سەر ئەمە ئەخوێنمەوە لەلایەن کاک جاسم خێڵانی کاگومێت ئەڵێ ڕاستە خانەنشین دیاردەیەکی باش نەبووە هاوڕێ کێشەکە گەورەترە هەم سیاسی هەم سەربازی و ئابووری و بە هەڵە بەکارهێنانی بواری ئابووری و سیاسی و سەربازیە کێشەکان بە بربەست گەیشتون نازانم مەگەر ئەوە سەرنجە چێ وەک لە پرسیار فەرموو بەڵێ هاوڕام لەگەڵ کاک جاسمە کێشەی خانەنشینی یەکێکە لە کێشەکان و ئەنجام سیستەمەکەیە نەک هەموو سیستەمەکە بێ کێشەی گەورە لە هەرێمی کوردستان لە ڕووی ئابووری و سیاسەتی سەربەخۆی ئابووری بوو سەربەخۆی فرۆشتنی نەوت بوو کە بە ملیارها دۆلاری هەرێمی کوردستانی بەفیڕۆدا لە ماوەی ئەو چەند ساڵەیە بەپێی هەندێک تەخمین زیانی دەوروبەری 100 ملیار دۆلاری لە هەرێمی کوردستان یاوە بەپێی هەندێک راپۆرت بکایە لە کوردستانە و هەروەها هەرێمی کوردستانی مەحروم کرد لە بودجەیەکی چەند ملیار دۆلاری کە لە بەخاوە ساڵانە هات بۆ هەرێمی کوردستان ئەوەشی بڕی و لە ناوخۆی خۆشیانەمە یعنی ئەستی قەیرانەکە ئەوە بوو بە پلەی دووەم گەندەڵیە لە هەرێمی کوردستانە بە پلەی سێم وردیکەیتەوە ئەو دەشتانێک ترە کە لە ناو سیستەمی ئابووریایە و کێشان دروست کردو وای ڕاستە کاک بەڵێن دەڵێ بە بڕوای من سەرمایە لە کوردستان وابەستەیە بە سەرمایە جیهانیەوە ئەتوانن سەرمایە بخاتە گەڕ چونکە بازاری جیهاندا ناتوانن سەرمایە بخەنەگەڕ چکە بازاری جیهان دابش کراوە لە سەرمایە جیهان لە سەرمایە جیهانیە تەشخیص کراوە لە ڕاستیە من خۆم ویستم ئەو پرسیارە بێنمە پێشەوە کە ئێمە لە بارودۆخێکی جیهانمی بوونەوەی سەرمایە ئەژین کە تایە وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاست و ئێستش تقریبەن هەرێمی کوردستانیش پەیوەست بووە بەمەوە جێگەیان لەم ئابووریە جیهانیە بەرەمهێنانی نەوتە بەرەمهێنانی نەوتیش بە نەتیجە یەکەم کرێکاری ناوێ یعنی ئیشکەری زۆری ناوێ دوو هەمیشیان وەک ئێوە باستان کرد تۆ ئەتوانی لە ڕێگەی کۆمپانیا و شەریکاتەکانەوە بەکرێی بی یعنی ئابووریەکی بەکرێیە بە ڕێعیە بەو پێش زۆر پێویستە بە خەڵک نییە یعنی یەکێ لە کێشەکان لە خۆرهەڵاتی ناوەڕاستە لەم یعنی لەم تەقسیماتی ئابووری جیهانیە ئەوەیە کە بەهۆی بەرەمێنانی نەوتەوە حکوومەتەکان زۆر بە ئاسانی توانن پشت بکەنە هەموو داخوازیەکی خەڵک ئەوە پێویستیان حەزەکەم ڕای تۆ بزانم ئەم پرسیارەی بەڵێن زۆر ئین بوو بەلامەوە گرنگ بوو بەلامەوە بەڵێ لە حقیقەتە بەڵێ ئەوە ڕاستە ئابووری هەرێمی کوردستان ئابووریەکی نەوتیە و بەشێوەیەکی بنەڕەتی پشتی بە نەوت بەستووە نەوتیش مربوطە بە اقتصاداتی دۆلیەوە مربوطە بە حەجمی خواست لەسەر نەوت لە بازاری نێودەوڵەتیە بە شێوەیەکی ڕێژەیی ئەوە ڕاستەکە نەوت دەوڵەت بە ئینتیماعەکە بۆ خەڵک لەو وڵاتانەی کە ئابووریەکەی بە شێوەیەکی گشتی پشت بە باج ئەبەستێ واتە سەرچاوەی داهاتی دەوڵەت پارەی خەڵکە دەوڵەت بە ئینتیماتر و بە مەسئولترە بەرامبەر بە خەڵک بەڵام لە وڵاتانەی کە نەوت سەرچاوی سەرێکیە
دەوڵەت کەمتر ملتەزیمە لەبەرەوەی دەوڵەت خۆی خاوەنی پارەیە و خەڵک داوای پارە لە دەوڵەتەکە بەڵام لە سیستەمان کە باش دەوری سەرکی بینێ خەڵک دەوڵەت داوای پارە لە خەڵکەکە ینی معادلەکە ئاوایە بەڵام ئەمە بەڕایی ڕاست نییە ئەمە بابەتێکە پەیوەندی نێوان نەوت و دیموکراسی پەیوەندی نێوان نەوت و عەدالەتی اجتیماعی ئەم بابەتێکە لە اقتصادی سیاسیە زۆر جێگەی مناقەشەیە بنمونە تۆ وڵاتێکت هەیە وەکو نەروێژ هیچ نەوتی هەیە نەروێژ نەوتێکی زۆری هەیە بەڵام وڵاتێکە دەوڵەتێکی مەسئولی هەیە بەرامبەر بە خەڵکەکەی و دەوڵەتێکی خۆش گوزەرانیشە لە هەمان کاتە بە پێچەوانەوە ئەو وڵاتێکی وەکو عێراقی شتەیەکە نەوتی هەیە سەرچاوەی سەرەکی هەموو نەهامەتەکان و لە ناوبردنی دیموکراسی و حسابنەکردن بۆ خەڵک هەر نەوت بووە ئەمە پرسیارە بەڵام بە شێوەیەکی گشتی بۆ ئەو کۆمەڵگایانەی من بخۆم ڕەم وایە بۆ ئەو کۆمەڵگایانەی کە سیستەمی دیموکراسی تایە دانەمەزراوە و بە موسسات نەکراوە تحویلبوونی ئابووری وڵات بۆ ئابووریکی نەوتی خەتەرێکی گەورەیە لەسەر دیموکراسی و لەسەر عەدالەت اجتیماعی بەڵێ دەست خۆش بێ بەرحاڵ وەک ئێوەتان ئەم مەسەلەیەکی زۆر فراوانە بەتایبەت مەسەلەی ئابووری نەوت مناقەشاتی زۆر لەسەرە ئاگدارم کە لێکۆڵینەوەی جۆراوجۆری لەسەرە و ڕای جیاوازیشی زۆر لەسەرە بەڵام بە گشتی دیاردەکە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە ئەبیندێ ئەوەی یعنی وای لێ هاتووە لە عێراقا با باس بکەین لە عێراقا وای لێ هاتووە ئابووری نەوت بۆ بە بەڵا بەسەر ژیان و گوزەرانی خەڵکەوە لە جیاتیەوەی ببێتە جێگەی وەکو نەرویج وەکو کەنەدا ببێتە جێگەی ئەوەی کە خەڵک ژیانی مسۆگەر بێ ژیان و گوزەرانی مسۆگەر بێ پرسیارێکی تر کە لەلایەن هاوڕێمان کاک عوسمان ئەحمەدەوە کراوە ئەڵێ کەڵەکەی سەرمایە لەگەڵ بیمەی ژیان و بیمەی کۆمەڵایەتی و بوژانەوەی چینەکانی خوارەوە هاوکێشەیەکی پێچەوانەیە هەتا سەرمایە بێوێت زۆرتر قازانج بکات ئەبێ برسێتی زیاتر بهێنێت سەرمایە کاتێک تووشی ئەزمە ئەبێت واتە قازانج تووشی ئەزمە ئەبێت ببووری ئەمەش پرسیار نییە بەزەگەر سەرنجێکت هەیە پێم خۆشە لەسەر ئەم سەرنجەی کاک عوسمان بێڵێیت من وەڵامەکەم ئەوەیە کە ئەو بۆچوونی کاک عوسمان بۆ سەرەتاکانی ئابووری سەرمایەداری ڕاستە کە فلسفەی ئابووری سەرمایەداری تەنها فەلسفەیەکی ئینتاجی بۆ نەک فەلسفەیەکی تەوزیعی و کەڵەکەکردنی سەرمایە عنسوری سەرەکی بووە ئامانجی کۆتایی بووە لەناو کەڵەکەکردنی سەرمایە فقر دروستە بێ تەفاوتی طبقی دروستە بێ ئەمە ڕاستە بەڵام لە کۆمەلگا پێشەوتوەکانی سیستمی سەرمایەداریە کە ئیسلاحات لەناو ئابووری سەرمایەداریە کراوە ئەم معادلەیە گۆڕانکاری بەسەر هاتووە واتە سیستمی ئابووری تەنها ئامانجەکەی بەرهێنان نیە تەنها عنسوری بەرهێنانی عنسورێکی تەوزیعیشی هەیە کە ئامانجەکەی تحقیقی عەدالەتی اجتیماعیە ئێستا وڵاتێکی وەکو سوید وەکو نەرویج وەکو دانیمارک وڵاتێکی سەرمایەداریە وڵاتێکی سۆشیالیستی نیە بەڵام فەلسفەی ئابووریەکەی تەغییری تیاکراوە بەوەی کە کۆمەڵێک ڕێگاوشۆن و سیستم و قانوندان نراوە بۆ بەرهێنان کە بە شێوەیەک لە شێوەکان کۆمەڵێک میکانیزم دۆزراوەتەوە کە ئیعادەی تەوزیعی کەڵەکەبوونی سەرمایە بکات بەسەر خەڵکە ڕادەگەی زیادکردنی خەدەماتی کۆمەڵایەتیەوە بەمە تۆ بینی سەحە دامی هەیە سیستەمێکی پەروەردە دامی هەیە سیستەمەکانی تر دامی هەیە ئەمە معالەجەیەکە سیستمی سەرمایەداری کردوەتی بۆ ئەوەی کە بە ئەندازێکی باشتر لە تحقیقی عەدالەتی هەتا لە ئەمریکاش ئەو جۆرە محاولاتانە هەیە لەبەرەوە بە بڕای من گۆڕانکاری لەو مەسەلانەیە زۆر کراوە دەبێ ئەگامە لێ ئەکرێ پێم وا بێ ڕاوبۆچوونی جیاواز هەیە لەو بارانەوە بە تایبەت کاگومێت کە خۆتەزانی ئێستا وڵاتانی وەکو سوید و نەرویج و یعنی ئەسکەندەنافی ئەو وڵاتانەی کە دەوڵەتی ڕێفاهیان پێڵێن یاخود هێشتا خزمەتگوزاری بە دەرەجەیەکی باش لە پێناو خەڵکە و بۆ خەڵک ماوەتەوانەیە بەشێکن کە لە دەوڵەتی ئەوەی کە پێوترێت دەوڵەتی سۆشیال دیموکرات یا کەنەزی ئەوەی کە دەوڵەتی ڕێفاهی دامەزران و ئەمانە بەڵام کێشەکە ئەوەیە ئێستا هەر شتانی باسمان کرد لەسەر شوێنێکی وەک بانکی نێودەوڵەتی نایەن ئەم جۆرە لە دەوڵەت هان بدەن لە وڵاتانەی کە بۆ نەگۆڕانکاری تیا ڕوئەیە یا قەرزیان لێوەرەگرێ یاین بە پێچەوانەوە ئەوان خەریکن سیاسەتی نیولیبرالیزم هانە وڵاتانە و دەوڵەت بچووکەکەنەوە بۆ ئەوەی کە هیچ شتێ پێشکەش نەکە بەڵێ ڕاستە بانکی نێودەوڵەتی بە پلەی ئیمتیاز بانکی ئەمریکیە و نسبەی تەمویلی بانک اقتصاداتی ئەمریکی بۆ بانکی دەوڵی لە 180 زیاتر پێگەێنێ لەبەرەوە هەمیشە قاعدەکانی بانکی نێودەوڵەتی ئەمریکی بووە پێشتر
پۆل وۆلفۆیتس سەرۆکی باقینە دەوڵەتی ئەمریکی بوو کە مؤسسی حربی عێراق ئەمریکا بوو لە عێراق و سەدامی ڕوخان یەکەمین مؤسس بوو بە قەراری سیاسی ئەمریکی و ئێستاش قۆناغەکانی دواتر هەروایە یعنی ئەوەی کە فەلسەفەی ئابووری سەرمایه‌داری بە شێوە هەرە نادات پەروەرەکە لە دنیا ما بێتەوە لەناو ئابووری ئەمریکا ماوەتەوە کە بە ئەندازەیەکی زۆر وەکو عوسمان ئاماژی پێکردو لەوەی احتیمال دەکاتە سەر ئینتاج و کەڵەکەکردنی سەرمایە ئەم کەڵەکەکردنی سەرمایە لە زۆر بارە وەکوتم فەلسەفەیەکی تەوزیعی لە پشتەوە نییە و دووبارە باس لە ئیعادی تەوزیعی سەروە ناکرێت ئەگەر چین ئەمریکاش کۆمەڵە قانون دەرکراوە وەکو قانونی لانی کەمی کرێ کە لەوێ هەیە نابێت هیچ کارێک سعاتی لەوەنە دۆلار کەمتر بکە کە بەشی بژێوەکەی بکە هەندێک قانونی هەیە بۆ پاراستنی کۆمەڵێ حەقی اقتصادی کلێکار کراوە بەڵام ئەوانە کافی نییە بۆی خۆشگوزەرانی هەبێ بەڕاستی دۆخەکە بەو شێوەیە زۆر باشە کاتی بەرنامەکەمان بەرەو تەواوبوونە بەڵام پێم خۆش بوو سەرنجێکی تر لە بەڵێنەوە هاتووە کە بەلامەوە زۆر سەرنج ڕاکێش بوو چکە تۆ باسی ئەوەت کرد کە چۆن ئێستا دەسەڵات لە هەرێمی کوردستان خەریکن باجیان خستۆتە سەر خەڵکی زەحمەتکێش خەڵکێک کە خۆی هەژارە کە خۆی نەبووە بەڵام باجیان خستۆتە سەر ئەوانە باز لە کۆمپانیا گەورەکان وەرناگرن ئەم سەرنجەی بەڵێن کە ئەڵەیە هەموو دوکانارێک ئەبێ باجی شۆستەکان بدا یا بۆی نییە کەلوپەل دابنێ لەسەر شۆستەکان و هەروها ئەڵێ بە دوواداچوونم کردووە هەموو دەستفرۆشێک بۆی هەیە شۆستەکە بکڕێتەوانێ یعنی دەستفرۆش ئەو پارچەیە لە شۆستەکە کە بەکارێ هێنێ بۆ فرۆشتنی کەلوپەلەکەی ئەتوانێ بیکڕێتەوە ئەوە تەنها وەکو نمونەیەک کە ئەوەی کە ئەم دەسەڵاتە لە هەرێمی کوردستان خەریکە باجی لەسەر چ جۆرە خەڵکێکە ڕۆژانە زەحمەتکێشن هەزارن نەدارن یانوێ کار و کاسبی خۆیان بکەن لەو لایشەوە بەڕێستان پێشتری ئاماژەتان پێەیە باج ناخەنە سەرم کۆمپانیایە کە ملیاردێر دروستەکە کە ملیۆنێر دروستەکە لەم کۆمەلگایە بەرحاڵ گفتوگۆکەمان زۆر گرنگ بوو هیوادارم لە داهاتوە بتوانین گفتوگۆی زیاتر بکەین لەم بارەیەوە من دووبارە سوپاس دەکەم کاگومێت بۆ بەشداربوون لەم بەرنامەیە کاتی بەرنامەکەمان تەواو بوو لێرەوە کاتێکی خۆش ئەخوازم بۆ هەموو بینەران سوپاسی بەشداربوونتانەکەم سوپاسی میوانە بەڕێزەکەتانەکەم تا جارێکی تر بە یەکتان پێتانەگەمەوە لە گفتوگۆیەکی ترا هەر شاد و خۆشبەخت بن کاتێکی خۆش لە نوش گفتوگۆیەکی سوود دەخۆش بسپاس